بنەخەونی تۆ پلانی ورد و بیری جوان و ڕۆشن هەموو لابەرە و ئاسۆ تێدەکۆشن. سڵاوتان لێبێت، سڵاوێکی گەشاوە لە گەشەوە بە جەنگێکی پەروەردیان زانستیانە بدات لە دەرگای بیر و هزرتان. سڵاوێک دڵتان ئاوێتەی ئەم ساتە جوانەی پەیمانگای گەشە بکات. ئامادەبوانی بەڕێز، میوانانی قەدرگران، خانەوادەی دەرچوان، قوتابیانی ئازیز هێژایان، بە ناوی گروپی کۆمپانیای گەشە و دامەزراوەی گەشە بۆ پەروەردە و خوێندن پەیمانگای گەشە بەخێر بێن بۆ مەراسیمی دووەمین و سێمین خولی دەرچوانی پەیمانگای گەشە کە ئەم خولە لەژێر ناونیشانی لە پێناو کوردستانێکی گەشتر ڕادەگەێنین. دەستخۆشی لە ستافی پەیمانگا دەکەین، بە تایبەتی مامۆستایانی خۆشەویست کە دڵسۆزانە و ماندوو نەناسانە توانیویانە پۆلێک گەنجی زانستخواز و بە وەفا و ئەمەکدار پێشکەشی نیشتیمان بکەن لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا شانازی بە دەرچوانی پەیمانگاکەمانەوە بکەین. بەڕێزان، ئێستاش پێشوازی لە دەرچوان دەکەین بۆ ساڵی خوێندنی 2019-20 لەگەڵ 21 سەرەتا قوتابیانی بەشی نەوت کە ئاڵاکەیان ڕەنگی پرتەقاڵیە با بێنە ژوورەوە بۆ ناو ئاهەنگی دەرچوون. بەشی نەوت ساڵی خوێندنی 2019-2020 53 قوتابی دەرچووی هەبووە. ساڵی خوێندنی 2020 بۆ 21 73 قوتابی دەرچووی هەبووە. قوتابیانی بەشی نەوت کە توانیویانە بڕوانامەی دوبلۆمی باوەڕپێکراوی 5 ساڵە بەدەست بهێنن. پرۆگرامی دوبلۆمی 5 ساڵەی بەشینەوت ئامادەکراوە لە پەیمانگای گەشە بۆ پێگەیاندنی تەکنیکی کاری لێهاتوو سەرکەوتوو لە بواری نەوت بە شێوەیەکی سەردەمیانە. ئێستاش داوا لە قوتابیانی بەشی زانستەکانی کۆمپیوتەر دەکەین کە ئاڵاکانیان ڕەنگی شینە بێنە ژوورەوە بۆ ناو ئاهەنگی دەرچوون. بەشی زانستەکانی کۆمپیوتەر ساڵی خوێندنی 2019-2020 95 قوتابی دەرچووی هەبووە. ساڵی خوێندنی 2020 بۆ 21 108 قوتابی دەرچووی هەبووە کە توانیویانە بڕوانامەی دوبلۆمی باوەڕپێکراو بەدەست بهێنن.
پرۆگرامی دوبلۆمی 5 ساڵەی بەشی کۆمپیوتەر لە گەشە ئامادەکراوە بۆ پێگەیاندنی کادیری کارامە لە بواری کۆمپیوتەر و تەکنەلۆژیای جیهانی. نا مامۆستا. ئێستاش داوا لە قوتابیانی بەشی ئێستاش داوا لە قوتابیانی بەشی کارگێڕی و ژمێریاری کە ئاڵاکەیان ڕەنگی مۆرە کارگێڕ و ژمێریارەکانی داهاتووی کوردستان بێنەژورەوە بۆ ناو ئاهەنگی دەرچوون. بەشی کارگێڕی و ژمێریاری ساڵی خوێندنی 2019-2020 47 قوتابی دەرچووی هەبوو. ساڵی خوێندنی 2020-2021 81 قوتابی دەرچووی هەبوو کە توانیویانە بڕوانامەی دوبلۆمی 5 ساڵەی باوەڕپێکراو بەدەست بهێنن.
لا ئەوتە لێرە بەس مامۆستا بڵێ بەرهەمی دووەمی خولی دەرچوانمان بە هەوڵ و ماندووبوونی بەردەوامی مامۆستایان هاتۆتە کایەوە پێکە و پێشوازی لە مامۆستایانی پەیمانگای گەشە دەکەین داوا لە مامۆستایانی بەشی نەوت دەکەین بێنە ناو هۆڵی ئاهەنگ داوا لە مامۆستایانی بەشی زانستەکانی کۆمپیوتەر دەکەین بێنە ناو گۆڕەپان مامۆستایانی بەشی کارجێڕی کار و ژمێریاری با بفەرموون پەیمانگای گەشە لە ساڵی 2014 دامەزراوە بە تەواوی پێوەرە پەروەردەیی و زانستیەکان پێکهاتووە لە ناوەندێکی هاوچەرخ بۆ هەر سێ بەشەکانی نەوت زانستەکانی کۆمپیوتەر کارگێڕی کار و ژمێریاری ئێمەش بۆ پێگەیاندنی نەوەی داهاتووی کوردستان پەیمانگای گەشە سێ خولی دەرچوانی ئەنجام داوە لە خولی یەکەم 138 قوتابی دەرچووە لە خولی دووەم 333 قوتابی دەرچوون لە خولی سێیەم 262 قوتابی دەرچوون سەرجەم قوتابیان دەرچوو کە پەیمانگای گەشە پێشکەش بە وڵاتی کردووە بۆ خزمەتکردن 733 قوتابین لە سەرجەم بوارەکان خزمەت دەکەن ئامادە بووان ئامادە بووان ئێستاش پێکەوە پێشوازی لە ئەنجومەنی پەیمانگای گەشە دەکەین کە پێکهاتوون لە مامۆستا وەلید حارس خورشید سەرۆک بەشی کارگێڕی مامۆستا هەرژین سڵاح سەرۆک بەشی زانستەکانی کۆمپیوتەر مامۆستا ئەحمەد خالید عوسمان سەرۆک بەشی نەوت مامۆستا ئارام نەبی مەحموود یاریدەدەری کاروباری کارگێڕی لە پەیمانگای گەشە دکتۆر هەڤاڵ ڕۆستەم کوخەحەوێز بەڕێوەبەری پەیمانگە
ئامادەبووان دەستپێکی مەراسیمەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین. داوا لە بەڕێز مامۆستا هانا محەممەد دەکەین بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى. صدق الله العظيم. زۆر سپاس بۆ مامۆستا هانا. ئێستاش پێکەوە خولەکێک دەوەستین بۆ گیانی پاکی شەهیدان ڕێگای ئازادی وڵات تکایە بفەرموون. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ ڕۆستەم حەوێست بەڕێوەبەری پەیمانگای گەشە دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان، میوانانی قەدرگران، مامۆستایانی ئەزیز، دەرچوانی خۆشەویست، خانەوادە بەڕێزەکان، دایک و باوکانی خۆشەویست، مایەشە ناز و خۆشحاڵیمانە ئەمڕۆ بەیەکەوە لێرەدا کۆبووینەتەوە لە مەراسیمی دەرچوونی دووەمین و سێیەمین خولی دەرچوانی پەیمانگای گەشە بۆ ساڵانی خوێندنی 2019-2021. ئامادەبوونی ئێوەی ئەزیز مەراسیمەکەی قەشەنگتر کردووە. بەخێرهاتنیەکی گەرمتان دەکەین. هیوادارین کاتێکی خۆش بەسەر بەرن. پڕ بەدڵ پیرۆزبایی لە دەرچوانی خۆشەویست دەکەین بە بۆنەی بەدەستهێنانی بڕوانامەی دبلۆم لە پسپۆڕیەکانی نەوت، زانستەکانی کۆمپیوتەر، کارجێڕی کار و ژمێریاری. سەرفراز و بەختەوەرین کە ئەمڕۆ پەیمانگەکەمان
پۆلێک لە دەرچوان بە ئاستێکی زانستی و پیشەیی بەرز بۆ کارکردن پێشکەش بە نیشتیمان دەکا. ئەمەش بێگومان دەستکەوتێک و خەرمانێکی تری گرنگ و گرانبەهایە کە پەیمانگەی گەشە لە پاڵ خزمەتە پەروەردەییەکانی تری پێشکەشی کردووە. دەرچوانی خۆشەویست، قۆناغێکی گرنگی ژیانتان بە سەرکەوتووی تەواو کرد لە هەموو ڕوویەکەوە ئامادەن دەست بکەن بە قۆناغێکی تری گرنگ و نوێ لە ژیانی پیشەییتان. هیوای سەرکەوتن و بەرەو پێشسوونی زیاترتان بۆ دەخوازین لە گشت بوارەکانی ژیانتان. بەڕێزان، پەیمانگەکەمان وەکو پەیمانگەکی دیاری و کاریگەر لە کوردستان و ناوچەکەدا هەردەم پێشەنگ بووە بۆ پێشخستنی ڕەوتی خوێندن و بەرنامەکانی لە گشت بەشەکاندا لە ڕێگەی گۆڕین و پێشخستنی پرۆگرامەکانی خوێندن و پەیڕەوکردنی شێوازی نوێش سەردەمیانەی خوێندن. دەمەوێت لێرەوە بە قوتابیانی خۆشەویستی دەرچوانی پەیمانگەکەمان ڕابگەیەنم کە پەیمانگەکەمان دەرگای کردوتەوە بۆ دەرچوانی خۆشەویست کە بتوانن لە زانکۆکانی ناوە و دەرەوەی هەرێم بەردەوامی بدەن بە خوێندنیان. دووبارە پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەم، گەشە هیوای داهاتوێکی گەشتتان بۆ دەخوازێت. سەرفراز بن، زۆر سوپاس. زۆر سپاس بۆ دکتۆر هەڤاڵ ڕۆستەم حەوێز بەڕێوەبەری پەیمانگە. ئێستاش داوا لە بەڕێز ئەندازیار شاخەوان تەلعەت بەڕێوەبەری دامەزراوەی گەشە بۆ پەروەردە و خوێندن دەکەین، بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان لە وەزارەتی پەروەردە، بەڕێزان نوێنەرانی پەیمانگا و زانکۆ حکومی و ناحکومیەکان، خۆشەویستان، خانەوادەی قوتابیانی خۆشەویست، ئەم کاتەتان باش و بەخێر بێن بۆ خولی دووەم و سێمی ڕێوڕسمی دەرچوانی پەیمانگەی گەشەی ناحکومی لە شاری هەولێر. خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارین لە ڕێوڕسمەدا لە بەرزڕاگرتنی ئاهەنگی دەرچوانی قوتابیانمان بۆ هەر سێ بەشەکەی پەیمانگا، بەشی زانستی کۆمپیوتەر، بەشی کارجەڕی و ژمێریاری، واروها بەشی نەوت. خوێندن لەو پەیمانگایەدا 5 ساڵە و قوتابیانمان بەو پەڕی هەستکردن بە مەسئولیەتەوە و بە هاوکاری و دەستەی کارجەڕی و مامۆستایانی خۆشەویست توانیان 5 ساڵی تەمەنی خوێندنیان لە پەیمانگا بە سەرکەوتووی بەڕێ بکەن لەگەڵ ئەو ئاستەنگ و ئەو گرفتانەی کە بەداخەوە ساڵی پار و لە زەمەنی کۆڕۆنا بەهۆی پەتای کۆڕۆنا هاتە بەردەم خوێندن بەگشتی لە هەموو دنیا و بەتایبەتی لە هەرێمی کوردستانیش بەڕاستی وای کرد کە خوێندن ڕاوەستی. بەڵام بە شانازیە و بە سوپاسەوە مامۆستایان و ئیدارەی پەیمانگا و بە هاوکاری و پاڵپشتی وەزارەتی پەروەردە و بەڕێز جەنابی وەزیر توانرا کە ئەو ساڵی کە خوێندن تێدا ڕاوەسترا تەعویزی تەواوی منهەجەکە بکرێتەوە بۆ قوتابیانی خۆشەویستمان، وەمە دایک و باوکانی قوتابیانی خۆشەویستمان دڵنیا دەکەینەوە کە ئەوەی کە پێویست بوو لەو ساڵی کۆڕۆنا کە بدرێتە قوتابیان، کە قوتابیان وەریگرن لە ڕووی زانست و زانیاریەوە، هەمووی بە تەواوی وەرگیراوە و قوتابیانمان ئامادەن لە بۆ بازاری کار و ئامادەن لەوەی بتوانن خزمەت بە گەل و نیشتیمان بکەن. بەڕێزان، زۆر جار باز لە خوێندنی ناحکومی دەکرێت لە هەرێمی کوردستان، جیاوازی ناکرێت لە نێوان قوتابخانە و پەیمانگە ناحکومیەکان. ئێمە بە خۆشحاڵیەوە دەتوانم پێتان ڕابگەێنم کە هەموو کات ئامادەین و هاوکاری
قوتابیان و خوێندکارانی خۆمانین و هەروەها هەموو کات ئامادەین لە بۆ هەر جۆرە هاوکاری و پاڵپشتیە کەم بەیە زۆر لە بۆ هەم وەزارەتی پەروەردە هەموو بەڕێوەبەرایەتێک شتەکان نمونەمان لۆ ئەوە کە لە وەختی لە پەتای کۆڕۆنا بەو پەڕی هەستکردن بە مەسئولیەتەوە لەسەر داواکاری بەڕێز جەنابی وەزیر و بە سوپاسەوە کە هەستاین بە تۆمارکردنی 160 منهەجی وەزارەتی تەربیە لە بۆ هەموو کوردستان کە ئەمە شانازێکە لە بۆ مەدەگەڕێتەوە بەڕاستی بە هەوڵ و ماندبوونی وەکو وتم جەنابی وەزیر و وەزارەتی پەروەردە و هەموو بەڕێوەبەرایەتە گشتیەکان توانرا ئەو ساڵە بەباشی بەڕێ بکرێتن و ئینشاءالله ئێمە دەرگەمان واڵا دەبێت لە بۆ قوتابیانی خۆشەویستیشمان ئەوانەی کە تەخەڕوجیان کردیە و ئەوانەی کە داهاتوش تەخەڕوج دەکەن گەشە ماڵێک دەبێت لە بۆیان کە بتوانن هەموو کات پەرە بە خوێندن و پەرە بە تواناکانیان بدەن لە ڕێگای سیمینارات لە ڕێگای کردنەوەی دەورە و لە ڕێگای ڕەخساندنی هەلی کار. قوتابیانی خۆشەویست، پەیمانگەی گەشە لە دامەزراوەی گەشە یەکەم ناوەندی فێرکاریەکە کراوەتەوە. هەموو کات لە کۆبنەوە ڕسمیەکانی خۆماندا باسی ئەوە دەکەین کە پەیمانگای گەشە وەکو منداڵێکی بەناز لە هەموو ناوەندە فێرکارەکانی کە خۆشەویستترە. یەکەم هۆکار لەبەرەوەی کە یەکەم ناوەندی فێرکاری بۆ کە دامەزرایە، دووهەمیشیان بەڕاستی خۆشم وەکو 4 ساڵی یەکەمی ئەو پەیمانگایە بەڕێوەبەری بوومە. جا بەڕاستی قوتابیانی خۆشەویست لا ئێمە گرنگێن ئاهەنگەکەتان بەخۆشی و بەسەر بەرزی ئینشاڵە بەڕێ دەکەن و لە داهاتوودا ئینشاڵە دەتان بینین لە بازاری کار دەور و تاسیرتان دەبی لە بۆ بەرەو پێشچوونی وڵات. زۆر زۆر سوپاس دووبارە بەخێراتنی تایبەتی میوانەکان دەکەمەوە و پیرۆزباییش لە قوتابی خۆشەویستەکان دەکەم و هەر سەرکەوت و سەرفراز بن. قوتابیانی خۆشەویست، گەر بکری ئامادە بن لە دوای من سوێندی دەرچوان بخوێننەوە. زۆر سپاس. سوێندم بەخوای گەورە هەردەم دڵسۆزی گەل و نیشتیمانەکان بم. ئەمەکدار بم بەرامبەر بەوانەی کە فێریان کردووم. داوا لە خوێندکارانەکان لە دوای دکتۆر هەڤاڵەوە بیڵێنەوە سوێندەکە. تەمام. باش. قوتابیانی خۆشەویست، گەر بکرێ 5 دقە بێدەنگ بن تکایە و لە دوای من بیخوێننەوە. سوێندم بەخوای گەورە هەردەم دڵسۆزی گەل و نیشتیمانەکەم بم. ئەمەکدار بم بەرامبەر بەوانەی کە فێریان کردووم. ئەو زانستەی کە فێری بووم بۆ پاراستن و بەرەو پێشبردنی گەل و نیشتیمانەکەم بەکاری بێنم لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کوردستان. بەرامبەر بە خوددا و گەلەکەم بەرپرسیارم لەوەی کە دەیڵێم. زۆر سپاس فەرموندەنج. زۆر سپاس بۆ دکتۆر هەڤاڵ بەڕێوەبەری پەیمانگای گەشە.
ئێستاش دامەزراوەی گەشە بۆ بەروەردە و خوێندن خەڵاتی تایبەتی هەیە بۆ پەیمانگای گەشە لە پای ئەو سەرکەوتنانەی لە پێگەیاندی دەرچوان بەدەستیان هێناوە داوا لە بەڕێز شاخەوان تەلعەت سەرۆکی دامەزراوەی گەشە بۆ پەروەردە و خوێندن دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنانی سەرکەوتن بۆ پەیمانگای گەشە و داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ حەوێز بەڕێوەبەری پەیمانگا دەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. ئێستاش خەڵاتی تایبەتی قوتابیانی یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاستی بەشەکانی پەیمانگای گەشە پێشکەش دەکرێت. داوا لە دکتۆر هەڤاڵ ڕۆستەم حەوێز دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی یەکەم لەسەر ئاستی پەیمانگای گەشە بۆ ساڵی خوێندنی 2019-2020. پلەی یەکەم لە بەشی نەوەت بۆ قوتابی جەمیل ئیحسان جەمیل. ئەگەر لێوی پلەی یەکەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر نێتوەرک بۆ قوتابی شارین عەلی سەعید. پلەی یەکەم لە بەشی زانستی کۆمپیوتەر پرۆگرامینگ بۆ قوتابی ئەیهان کامەران کەنعان. پلەی یەکەم لە بەشی کارگێڕی کار بۆ قوتابی حەسەن حەسیب حەسەن. پلەی یەکەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی کەڤین حوسێن گەیب. زۆر سپاس بۆ دکتۆر هەڤاڵ ڕۆستەم حەوێز. ئێستاش داوا لە بەڕێز ئەندازیار شاخەوان تەڵعەت دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی دووەم لەسەر ئاستی پەیمانگای گەشە بۆ ساڵی خوێندنی 2019-2020. پلەی دووەم لە بەشی نەوت بۆ قوتابی گەیلان سەبوور محەممەد. پلەی دووەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر نێتوەرک بۆ قوتابی میدیا مەنسوور ڕەزا. پلەی دووەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر پرۆگرامینگ بۆ قوتابی هەوار هەڵگوور حەمەدەمین. پلەی دووەم لە بەشی کارگێڕی کار بۆ قوتابی عومەر مەجید عەیدڵقادر. پلەی دووەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی کەنار سێودی سدیق. زۆر سپاسی ئەندازیار شاخەوان تەڵعەتەکەین. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا حەسەن سەرتیپەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی پلەی سێیەم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2019-2020. پلەی سێیەم لە بەشی نەوت بۆ قوتابی ئیبراهیم نیاس ئیبراهیم. پلەی سێیەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر نێتوەرک بۆ قوتابی سەمیرا خەلیل یاسین. پلەی سێیەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر پرۆگرامینگ بۆ قوتابی ئەیمەن شەوکەت شەلال.
پلەی سێیەم لە بەشی کارگێڕیکار بۆ قوتابی بانو شوان عەزیز. پلەی سێیەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی زەینەب پشتیوان ئەحمەد. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن سەرتیب دەکەین. ئێستاش داوا والله مامۆستا ئارامە گەر بزانم. پلەی سێیەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر پرۆگرامین بۆ قوتابی ئەیمەن شەوکەت شەلال. مامۆستا کارزان بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی. زۆر سپاسی مامۆستا کارزانەکەین. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ئەسکەندەر دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی پلەی یەکەم لەسەر ئاستی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2020-21. پلەی یەکەم لە بەشینەوت بۆ قوتابی محەممەد عەبدولستار فارس. پلەی یەکەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی ڕەیان موحسین معروف. پلەی یەکەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی سروە خالید محەممەد. پلەی یەکەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر نێتوەرک بۆ قوتابی دالیا یاسین ئیبراهیم. پلەی یەکەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر پرۆگرامین بۆ قوتابی کانیا و عەبدولکەریم مەولود. زۆر سپاس بۆ مامۆستا بەڕێز ئەسکەندەر.
ئێستاش دووبارە داوا لە بەڕێز مامۆستا کارزان ڕەشاد دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2020-2021. پلەی دووەم لە بەشی نەوت بۆ قوتابی سۆلین بێستون سلێمان. پلەی دووەم ژمێریاری بۆ قوتابی واهیدا حەسەن سەمەد. پلەی دووەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر نێتوەرک بۆ قوتابی نۆر نەشوان مستەفا. پلەی دووەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر پرۆگرامی بۆ قوتابی لاوەن عەلی ئیسماعیل. زۆر سپاس بۆ مامۆستا کارزان ڕەشاد. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا کەژاڵ دەکەین بەڕێوەبەری قوتابخانە و پەیمانگا ناحکومیەکان لە پەروەردەی گشتی هەولێر بۆ ساڵی خوێندنی 2020-2021 پێشکەشکردنی خەڵاتەکانی پلەی سێەم لەسەر ئاستی بەشەکان. پلەی سێەم لە بەشی نەوت بۆ قوتابی ئەحمەد ئازاد شەریف. پلەی سێەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی کەژاڵ ئارام ڕەشید. پلەی سێەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر نێتوەرک بۆ قوتابی ئەیمەن یاسین شێرۆ. پلەی سێەم لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر پرۆگرامینگ بۆ قوتابی محەممەد شەمسەدین نووری. سپاس بۆ مامۆستا کەژاڵ. هەدیە ماوە. ئامادەبوانی ئازیز هێژایان گەیشتینە کۆتایی مەراسیمەکەمان. پەیمانگای گەشە سپاس و پێزانینی خۆی ئاراستەی سەرجەم ئەو لایەنەدام و دەستگا حکمی و ناحکمیانە دەکات کە بەردەوام هاوکارمان بوون لە پێگەیاندن و ئامادەکردنی نەوەی تازە بۆ کۆمەڵگا. هیوادارین بەردەوام بن بۆ پێشخستنی ڕەوتی پەروەردە و زانست لە هەرێمی کوردستاندا.
إنه موسيقى